ئێستا ئەوەی لە بەشەکانەکانە زۆری وەرەکانەکانمان هەیە لە بەشەکانێکی زۆر لەوەکە في موضوع مدينة السليمانية وإقليم كردستان. ئەمڕۆ لە شاری سلێمانی یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکی هەناوی لە شاری سلێمانی ئەنجامدرا و بە بەشداریکردنی چەندەها پزیشکانی هەناوی لە دەرەوە و لە ناوی وڵات و هەروە بە بەشداری چەندەها توێژەران و خوێندکارانی خوێندنی باڵا لە شاری سلێمانی لەم کۆنفرانسە بەشداریان کرد و چەندەها بابەتی گرنگ بەڕاستی لێرە تاوتوێ ئەکرێ لەو بوارانە لەو بابەتانە بابەتی نەخۆشیەکانی گورچیلەیە، نەخۆشیەکانی هەناویە، نەخۆشیەکانی سنگە، نەخۆشیەکانی دڵە، نەخۆشیەکانی پەستانی خوێن و زیابوونی پەستانی خوێن و نەخۆشیەکانی شەکرەیە بەڕاستی. ئێمە وەکو پسپۆرانی خۆراک بەشێک بین لەم بابەتانە بەڕاستی لەم کۆنفرانسەیە بە بابەتێکی گرنگ ئەویش ئەوەیە چۆن ئێمە بتوانین شەکری جۆری ئەو کەسانی کە شەکرەی جۆری دویان هەیە کۆنتڕۆڵ کرێ و توێژینەوەیەکی گرنگمان ئەنجامدا لە شاری سلێمانی و بۆمان دەرکەوتووە کە ئەگەر یەکێک هەندێک بوو ئێمە خۆمان ئەزانین یعنی نەخۆشی شەکرە بە جایبەت جۆری دوو زۆر بەربڵاوە یعنی لە ساڵانی لە نزیکی تقریبا زیاد 500 ملیۆن لە جیهانە تووشی نەخۆشی شەکرەی جۆری دوو بووە و ئەگەر بێت و هەروها لە کوردستانیش ئێمە ئەوە ئەبینین توشبوانی نەخۆشی شەکرەی جۆری دوو بە تایبەت لە گەنجان لە تەمەنێکی گەنجا سەیرەکەین دروستە بێت و زیابێ. هۆکاری چییە؟ یەکێک لە هۆکارە گرنگەکانی توشبوون بە نەخۆشی جۆری دووەم ڕاستە بۆ ماوەی دەورێ بینێ، بەڵام خاڵێکی گرنگ ئەویش چییە؟ ئەویش شێوازی ژیانە. شێوازی ژیان و بەسمان لە خواردن و خواردنەوەیە و مەسمان لە وەرزشکردنە و مەسمان لە خەوە. ئێمە لێرە بەشدار بووین وەکو توێژینەوەیەک بۆ ئەو چۆنێتی کۆنتڕۆڵکردنی نەخۆشی شەکرە ئەویش بە دابەزاندنی کێش ڕۆڵێکی بەرچاوی هەیە بۆ کەمکردنەوەی و کۆنتڕۆڵکردنی شەکرەی جۆری دوو بە تایبەت ئەو کەسانی کە تازە توشبوونە و ئەگەری هەیە ئەم کەسانە بە بەردەوامی شەکرەکەیان کۆنتڕۆڵ بن. ئەگەر بێت و کێشیان دابەزیێنن ئەو چەوریانەی کە هەیەە بەڕاستی کەمیکەنەوە و ئەمە لە ئەنجامی چیادە؟ لە ئەنجامی خۆراکێکی کوالیتی باشی هاوسنگ کە ئەڵی خۆراکێکی هاوسنگ واتە ئو خۆراکانە دوورکەوتن لە خۆراکێکی ناهاوسنگ. بۆ نمونە چییە؟ ئەوانەی کە باسی ئەەکەین بەڕاستی ئەمە مشکلەمان لە بینی ناخواردنەکانە وەکو دووبارەیەکەینەوە سێبارەیەکەینەوە ئەم شیرینی و شەربەت و کولی چەوکێک و پاقلەوا و محەلەبی و کاستەر و شیرینەکان بەعام و هەموو ئەو مادە غازیانە نابێ ئینسان بە بەردەوامی ئەمانە بخوا بەڕاستی ئەمانە هۆکارن بۆی مرۆڤ تووشی نەخۆشی شەکرە بن، تووشی چەوریەکانی ناو جگەر بن، تووشی چەوریەکانی ناو پەنکەریاز بن. ئەمە هۆکارن ئەبێ بەچی ئەبێ بە توشبوون بە نەخۆشی شەکرە. نەخۆشیەکانی گورچیلەیە، نەخۆشیەکانی هەناو خۆیەتی مەعیدە و کۆندامی با بڵێن قۆڵۆن و گەدە و هەروەها نەخۆشیەکانی دڵ و نەخۆشیەکانی پەریزادەکان و غودەکان و هەروەها نەخۆشیەکانی پەستانی خوێن و شەکرە و قایمەیەکی زۆرە لەم نەخۆشانە بەڕاستی لەم کۆنفرانسە هەمووی باسەکرێ و بابەتی گرنگتریش باسەکرێ لەم کۆنفرانسە. کەمبوونەوەی ئاوی پاک و تێکچوونی ژینگەیە، کەمبوونەوەی زەویە کشتوکاڵەکان و کەمبوون. So let me introduce you the first update to the stethoscope. ئەم کۆنفرانسە چەترێکی گەورەیە بۆ هەموو نەخۆشە هەناویەکان و نەخۆشە هەناویەکان بەربڵاون و لە هەموو بەشێک و سوچێکی تری نەخۆشەکانی ترا لە پسپۆڕەکانی ترا بەشداریتیایە و ئەو بابەتانی کە لێرە پێشکەشەکرێ زۆربی کات بابەتێکن کە پەیوەستە بە هەموو بەشەکانی تری تەندروستی لاشەی مرۆڤەوە چکە وەکوتم بەشی هەناوی بەشێکی زۆر بەربڵاوە بە خۆشحاڵیەوە بابەتی زۆر چڕ و پێشکەوتوو و ئەبدەیت و نوێ ئەمانی تا پێشکەشەکرێت کە ئەمە هەر خۆی بەتەنیا خۆی دەستکەوتێکە. نەخۆشە هەناویەکان لە هەرێمی کوردستانە و لە شاری سلێمانی بەتەنیا ئەتوانین بڵین یەکێکە لە هەرە چالاکترین بەشەکان و داتاکان ئەمڕۆ پێشکەشەکرێت کە چۆن ئەو چالاکیانەمان بەردەوامە، بەڵام پێویستی زۆر زیاترمانەوێت توانای مرۆیی زیاترمانەوێت بۆی بەردەوام بین و بە تایبەتی لەم دۆخانی ڕابردوو کە ڕوویا وەکو بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا، نەخۆشی کۆلێرا، نەخۆشە ئینفلوێنزاکان ئەمانە کە بڵاو بۆ دەرەکەی بەشی هەناوی پێویستی بە هاوکاریکی زۆرە لە هەموو لایەنێکەوە. هەموو کاتێ ماوە هۆشاریەکی تەندروستی لە خەڵکە لاوازە، بەڵام خۆشبەختانە لەم 2-3 ساڵی ڕابردووە
هەستەکەین گۆڕانکاریکی باش لە هۆشاری تەندروستیا ڕوویاوە ئیشی زۆرتری زۆرەوێت هەتاوەکو بگەینە ئەنجام بەڵام دەستپێکێکی باشە هەتاوەکو کەناڵە بەڕێزەکان وەکو جەنابان خەریک بوون لە بڵاوکردنی زانیاری زانستی ڕاست نەک با بڵێن شتێک کە پاڵپشتی زانستی نییە بە تاکی سوودی بۆ هەمووانەوێت کۆنفرانسەکە نێودەوڵەتیە لە ئەمریکا لە بەریتانیا لە وڵاتە ئەوروپیەکانی تر و لە باقی عێراق و لە تەنانەت وڵاتانی تری کە زۆرینە عەرب نشینن لەمانە هەموو بەشدارن تایە و هەموو شارەکانی تری عێراقیشی تایە. في مدينة السليمانية نرحب بكم أجمل الكشمال المشركين الجمهور زور سباسي همو